ژیان و گوزەرانی کۆچبەران لە جیهاندا. ژنێکی ئاوارەی ئافرین باز لە مەینەتیەکان و هیواکانی خۆی دەکات. ژنانی ئاوارە لە ئۆردوگای بەردەڕەش خێزانەکانیان دەژێنن. ئەمڕۆ ڕۆژی جیهانی پەنابەرانە. خۆش هاتنەوە بۆ کورد کۆنێکشن. کورد کۆنێکشنی ئەم ڕۆمان تەرخان دەکەین بۆ ژمارەیە راپۆرت کە هەر هەمووی تایبەت بە کۆچبەران و پەنابەرانن. قەیرانی تیگرەی وای کردووە بە هەزاران کەس لە وڵاتی ئەسیوبیاوە ئاوارەی وڵاتی سوودان ببن و لەوێژ لە ئۆردوگاکانان نیشتەجێ بکرێن. منداڵان ئالم کاتەدا لە ئاوارەییدا لەدایک دەبن، دایکانیش ترس و نیگەرانیان هەیە سەبارەت بە ئاڵوگۆڕکردنی ئۆردوگاکانیان. لە مانگی ڕابردووەوە 10,000 کەس لەم ئۆردوگایەدا گوزەر بوون، گەڕاون بە دوای شوێنێکی ئاسایش و دوور لە شەڕ. زۆربەی هەڵاتوەکانیش لە ناوچەی تێگرای ئەثیوپیاوە هاتوون. بێ هیچ شتێ جگە لەو جلوبەرگەی بە کۆڵیانەوە هێناویانە یان هەندێکیان کەلوپەلی زیاتری هێناوە. تیسۆن ئەدیسا تەمەنی تەنها 25 ڕۆژە و لە کەمپەکە لەدایک بووە، دوای ئەوەی دایکی لە بۆمبارانی شارەکە هەڵاتووە و 3 ڕۆژی پێچووە تا گەیشتۆتە سۆدان. کەماڵەکەم بەجێهێش سکم هەبوو، خۆمم ڕزگار کرد لەو هەموو تەقینەوە و گولەبارانە. کەشەکە زۆر نالەبار و سەخت بوو، لەگەڵ ئەو هەموو پاشەڕۆیەی مرۆڤ لە شوێنەکان بڵاو بوونەوە 3 ڕۆژمان لە بیابانەوە پێچوو، ماریشی لێبوو. پێدەچێت کۆرپەکەی نەخۆش بێت، بەڵام دەڵێت هیچ ڕێگەیەکی لە بەردەستدان نییە بزانێت چیەتی. دایکانی تر دەڵێن منداڵەکانیان تووشی شۆکی دەرونی هاتوون. ئەم منداڵە سیلی میوێر تەنها 4 مانگ بووە کە دایکی ماوەی مانگێکە لە ئەسیوپیاوە هەڵاتووە. کاتێک گەیشتینە ئێرە مناڵەکەم خەوی ناخۆشی دەبینی، بەردەوام دەڕشێتەوە، خواردنی باشمان نییە بۆی. بەرپرسەکان لە هەوڵی ئەوەدان خێزانەکان ڕازی بکەن بیان گوێزنەوە بۆ کەمپێکی دوورتر لە سنوورەوە. هەندێک لە خێزانەکان نایەنێت ئەوێ جێبێڵن بە هیوان کەسەون بۆکانیان لەم ئۆردوگایەدا بدۆزنەوە. ئەو باوکانەی مناڵی تازە لەدایک بوویان هەیە لەو باوەڕەدان ڕێگاکە هەڵبەز و دابەزی زۆرە و 10 سەعات منداڵەکان لە باسدا بەرگەی ئەوە ناگرێت. ئەم دوانەیە پێش وادەی خۆیان لە ئەثیوپیا لەدایک بوون. پێش دەستپێکردنی شەڕ تیمی پزیشکی نەخۆشخانەکەیان جێهێشتووە، باوکو دایکیان منداڵەکانیان هێناوە و ڕایان کردووە. ئێستا دایکەکان شیریان نییە، باوکیشیان تەنها دەتوان شیری وشکی هەرزان بکڕن، ئەوەش بەشی تێربوونی مناڵی ئاسایی ناکات. ڕەوشی ئێستامانەوەیە کچە ساواکانم ژیانیان لە مەترسیدایە، زۆریش ماندووین، نازانم چۆن ڕێگا بگرین لەوەی لەناو نەچن. نێرایۆ دەڵێت بژارەی دیم لە بەردەستدانیە جگە لە گواستنەوەی منداڵەکانم بە پاس، لەبەر ئەوەی کۆمەکی مرۆیی کەم بۆتەوە بەهۆی ئەوەی ڕێکخراوەکان دەڕۆن بۆ ئۆردوگا سەرەکیەکە. خێزانەکانی ئێرە دەڵێن دەیانێت بگەڕێنەوە بۆ ماڵەکانیان ئەگەر ڕەوشەکە ئاسایش بێت، بەڵام لەگەڵ بڕانی خزمەتگوزاری تەلەفۆنی دەستی و ئینتەرنێت لە ناوچەی تێگرا تاکە شتێک کە دیارە و گومانی نییە خۆشەویستەکانیان لەدەستداوە بەپێی ئەو راپۆرتانەی کە هێشتا توندوتیژی و برسێتی و ترس بەردەوامە. لە ساڵی 2000دا بوو ئەنجومەنی گشتی نەتەوەیە گرتووەکان بڕیاریدا هەموو ساڵێک ڕۆژی 18 مانگی 12 بکرێتە ڕۆژێکی جیهانی بۆ پەنابەران. هەر نەتەوەیە گرتووەکان بۆ خۆشی ئاماژە بەوە دەکات کە زۆرترین ژمارەی پەنابەران لە تورکیا هەن. پەنابەرانەی کە گەیشتونەتە تورکیا زیاتر خەڵکی سووریا هەروەها خەڵکی ئەفغانستاندن و دەیانەوێت بە زووترین کات بگەنە وڵاتی یۆنانی دراوسێ، بەڵام ئەمە بێگرفت و ئاڵۆزی نییە. نەتەویە نیکویی di sala 2001 da hejdê berfanbarê wek roja koçberan ya navnetewî ragihand bû. Bi vê yekê tê armançkirin ku li seranserê cîhanê mafên koçberan bidin nasîn û ji bo pizgirêkên wan tekoşîn. Li seranserê cîhanê bi hezaran kes ji bo cihekê baştir, malên xwe bi cih da dihêlin û koçê welatek dîn dikin. Bajarê Wanê jî bi salan e bo derbasbûna koçberan bûye rêyek girîng. Her sal hezaran koçber ku ji Bangladeş, Pakistan, Afganistan û Îranê bi qaçaxî tên bajarê Wanê û ji vê derê jî hewl didin biçin Ewropayê.
ئەم لەسەر ڕیا دناوبەرە وان و بیتلیسێدا ڕاستی کۆچبەرێ بناوێ تەوابل ئەستان هاتن. ئەو ji ber pizgirêkên aborî welatê xwe Efxanîstan li paş xwe hiştiye. Li Efxanistanê şer heye û bi vî rengî em hatin vir. Em bi qaçaxî hatine vir û em pir caran dimeşin. Polîsan car caran em girtin. Şewa berê polîs ez girtim û dîsa ez hatim vegeriyam semeşî. Ew 4 rojin ku em dimeşin. Ew rêvîtiyek pir dijwar e û em rojan rêve diçin. Birçîbûn heye heta mirin jî têde heye. Ji ber wê yekê ez jî dibêjim vê rêkê nehelbijêrin. Ew awayek pir dijwar e û em heta Îstanbul'de bimeşin. Di vê rêwîtiyê da rawastgehek din jî bajarokê Tetwana Bitlisê ye. Koçber heya carek din rê bikevin li vê derê bêhna xwe didin. Ev koma koçberan ev sê rojin li vê derê ne û bi alîkariya rûnişvanên Tetwanê zikê xwe têr dikin. Hin koçberên ku nikarin biçin Ewropayê li Tirkiyê dimînin û hewil didin jiyana xwe berdewam bikin. Ew 21 rojin ez ji mala xwe derketime. Ez ê bişme bajarê Konyayê û li vê derê şiwaniyê bikim. Perê ku ez li vê derê qazanc dikim, ez ê bo malbata xwe bişînim. Du zarokê min hene û ev niha li gel tevahiya malbata min li benda perene. Hejmarek koçber di dema rêwîtiyê da ji ber sedemên cûr be cûr tên kuştin û mafên wan tên binpêkirin. Komisyona mafên koçberan ya Baroya Wanê sûçên hember koçberan tên kirin dişopînin û hewil didin ku mafên wan biparêzin. Herî zêde sedema ew qas mirina nêzîkbûna netewiyên yekbûyiyê jî. Ji ber ku wan pirsgirêkên penaberan zêde eleqedar nabin. Herî dawî netewiyên yekbûyî biroya xwe ya Wanê girtiye û penaber bêmav hiştine. Komela mafên mirovan îhade dide zanîn ku ji destpêka 2020 heta niha 75 penaber li behra Wanê û ser sînorê di navbera Tirkiye û Îranê canê xwe ji destan e. Arif Aslan, Deng Amerîka. تورکیا بۆتە ڕێڕەو لە نێوان کشوەری ئاسیا بۆ ئەوروپا. ئەڵبەتە زۆرێک لە پەنابەران هەروەکو پێشتریش ئاماژەمان پێکرد لە تورکیا دەمێننەوە. یەکێک لەو پەنابەرانەی لە سووریاوە گەیشتووەتە تورکیا لە شاری دیاربەکر نیشتەجێیە و ناوی ڕۆژینە. ڕۆژین لەم راپۆرتەدا باز لە گرفتەکانی ژیانی خۆی دەکات. Li Amedê ji 15,000 zêdetir koçberên ji Sûriyeyê reviyane hene nêzî 2,000 wan jî li taxa Kaynar Tepeya Baxlera dijîn ku ev tax ji aliyê kirê ve taxa herî erzan e li Amedê. Rojîn xelqê Qamişloye û 35 salî dayika 4 zarokan e. Li wexta em hatin pir zor bû. Di cara sê cara me xwe hidûd xist. Ez û biranê xwe bûn em dihatin birêm lêstin xwar wî vegerandin Sûrî. Ez nehatim piştî wê şoxlê mehkê dim a cîsa çêbû. Hinkê em cîsa me xwe rê xist riya me pir zor bû. Hevjînê wê heftê 6 rojan ji heftê sibehê heta 12 şevê li kompaniyek ku êman çê dikin ji bo ajelan kar dike. Pir zehmet li vira. Berê tekarî û 5 meylonî tu biça markêtê texrazê xwe giş baniya. Îro ro tu 5 meylonî dadkeve dikanekê tê tiştek pê nayê. Rojîn wekî gelek koçberan dixwaze derbasê weletek Ewropayê bibin lê di nav van şertan de dibêje ku ev pir zehmet e. Yani kîjan dewlet bi em dixwazin ji xwe herin. Hevjînê wê dixwaze bi rêyên qaçax here lê rojîn dil nake ji ber ku ditirse ku bi zarokan re li Tirkiyê şeperze bibe. Lê ji ber ku bi meaşê wî ê 2,000 lîre debara wan nabe, kurê wan ê 15 salî jî dibistanê terkandiye û niha li senayiyê kar dike ji bo debara malbatê. Ez ê min bera layê me bişexul xebata destî wî heftê 100 meylonî didin layê me. Hefta layê me 100 meylonî didin. Min got çêtir belkî layê me ji xwar bielime kavê oqil çi bidim. Nejbîr û Zubeyr diçin dibistanê lê ji ber pandemiyê dewamê nakin û ji ber ku kompûteran wan jî tune dersên li ser înternetê para wan nakeve. Haw telefonek tenê av ji aca min e ez û birê xwe bi zorê em dikevniyekê. Li Tirkiyê jî hejmara zêde ya koçberan xelqên Sûriyeyê ne ku li gorî saziya koçberiyê 3 milyon û 600,000 zêdetir koçberên Sûriyeyê li henî bajarên Tirkiyeyê dişîn. Xedîcan Farqî, Deng Amerîka, Amed. جیهان جعفەر یەکێکە لەو ژنانەی لە کاتی هێرشەکانی تورکیا بۆ سەر شاری کوردنشینی ئافرین هاوسەرەکەی لەدەستدا. جیهان بە گەشتێکی دوور و درێژی ئاوارەیی لە ناو سووریادا تێپەڕیوە لەگەڵ هەموو مەینەتیەکانیشیدا، بەڵام وەک ئاماژەی پێدەکا هێشتا هەر هیوای زۆرن.
جیهان محمد جعفر کوچبرک جهری ما عفرینه تمنی خصو 6 سالن دایکا 5 زاروکانه. ده انجام ایریشا ترکی و گروپین چکدارین به سروا هفجینه و جیانا خوش دست دا. جیهان نچار ما گو کوچبری هریما شهبا ببه. و جور بری خدا باجار حلبه و نهال کوبانی به جهبویه. او ده بیجه جبر روشا آبوریا خراب پشتی گو نخوشی ده سر ویدا چه بو هات کوبانی. و جبر گو لحلبه نکار بو کار بکه و زاروکین خواه خودی بکه. و پرجاران او زاروکین خواه برچی دمان. هاتن كاتن كوبانية قلت منظمات أنا قلت مستشفى أنا حكيم أنا علاجها هات مناكس نزيكي ما بي ناكس لما صادقي وناكس لما دبرسي نا منظمات نا مستشفى ناكس حتى تعرف مستشفى جي دبيتي أكيد تدونس ناكي تقادر تقيمتنا جیهان گو دو اوده که تنه دا لآلی روجهلاتی کوبانی لگل زاروکین خواه جیان دکه. بردوام دکه و دبیجه. پیدوین جیانه نورمال جی لجم وان تنه. لی تشتی هری گرینگ لباوه پیش روژا زاروکی ویه. گو جباوه خواه و گند و مالا خواه لعفرین محروم مانه. ام پر حاجاتی تشتانه حتی نکو جاری غزیتنه و حفت رو نجی مشیر نکری زیت مولدتنه. زيت جامعتنا مشي بكن جاري غوزي جامعتنا صوت الكون خلكي عفرني دومن او جيتي دوموينا ما يانزونن لی تشتی هری گرینگ لباوه پیش روژا زاروکی ویه. گو جباوه خواه و گند و مالا خواه لعفرین محروم مانه. و ناخازه جفیربون و دبستانه جی بپار بمینن. بس که من عمری گنده 14 سالی نخون. تشتکی نزن نوی خون نزن یازمیشکه. چرا سبا دوام ازن به نزن تشتک بخوینه. در روژا جیهانی یا کوچبران دا جیهان دنگی خواه بلندکه و داخازه وگره و جیانه که برومت بی ترس دکه. و دبیجه گو پیوسته نتوین یکبوی کوچبرین عفرینه به چاوکی مروواهی بنیره و چاره سریه که جوان را ببینه. هر وها هیوی دکه گو هر کوچبرک لدنیای لمالا خواه وگره. محمود بالی دنگ امریکا کوبانه. وەک بەرەنجامێک بۆ ئەو هێرشە لەشکریانەی تورکیا لە باکووری ڕۆژهەڵاتی سووریادا دەیکا بەلانی کەم 100,000 کەس ئاوارە بوون و ژیانیشیان لە ئۆردوگای شەهبادا ئاسان نییە وەکو خۆیان باسی دەکەن ژیانێکی قورس و کولەمەرجانەیە. وەکەشت لە کەزەیتونێ دەرڤەی باخچەیە خۆشین ببە ئاڤرینا بچووک لە کوچبەریە دوورژە عەفرنێ مەزن دەبە ئەو پشتی کوچبەریە بەدارێ زورێژە چیایە کورمێنج li derbidarbûnê hatiye dunyayê ku hesreta xwediyên wê ye qîzika wan li Efrînê çavên xwe vekiriba lama navê wê kirine Avrîn. Yani Efrînê xwestî me jî hez dikir yani menûvî keçê xwe lê kir Efrîn me dixwest ew jî û derê bo meselen molê me de di nov cîrano de meselen hew jî ji xwe bilîsto bidiyo meselen رنگی عفرینی چوه دار و بره چیچکن زیتونن یعنی پر خوش عفرینی ندور جه چادر آفرینا بچوک هر کوچبره که عفرینی لکامپا در بدران چیروکه که خویاد لسوج هیا آب محمد جی یک جوانه کوچبر گفا کومن چکدار او نچاری کوچبریه بو و کداویا سالان لآره چو محالگی پری خراب دی حتانی مزیتون گاندن والله وكا بينسا دوري زيتوني ونا دورك بيقوبي ايجاد قندا موني خباج مرتي اوشينا جماعي وقد كردي لكن هيدين وراد كن عدلبي درد فروشن نتشتك حطوني نقابي مالا نتشتك بس بيقوبي سقفي ماني بیرانین چیای کرمج د دل و مجی کوچبران دا زندینه دایکا حوریه به چیکرنا شبکه که اوزر که روژنبره تینه بیراخوا کو به هزراوه برکت دخماله لی او ایرو دبن چادره کی دامانه گنده والدی مرا مولی دنیا گیده که گنده مرا والدته مرا لی مازن بیه مرا لی عیشیه نول بداره دوغه هم خود کنم چعبه خوددن هفته و هم بتنه دمینن هم گل خودنن جورن الجمعاتو ام رویدنن ام دبن ملخام خیاله معرن قانور اف 3 سالن کوچبرن عفرینی دور جوار کال و پیران در بدرن
di nava şert û merjên zehmet de li penageha Şehba dimînin û çavê wan li vegera welê te. Koçberên ku hejmara wan bêtirî 100,000 ye, bi wê umîdê rojên xerîbiyê dijmêrin. Newrûz Reşodengê Amerîka ji penageha Şehba. ئاوارەبوون هەر تەنها نیشتەجێکردنەوەی بەدوادا نایە، بەڵکو دابڕانیش لە نێوان خێزانەکان و لە نێوان خزم و کەسوکاردا دروست دەکا، وەک ئەو دابڕانەی کە ئێستا لە نێوان ئاوارەکانی ناوچەی گرێسپیدان لە باکووری ڕۆژهەڵاتی سووریا. هەر بۆیە ئاوارەکان لە ئێستادا دەگەڕێن بە شوێن ئەوەی کە چارەسەر یەک بدۆزرێتەوە و بگەڕێنەوە بۆ زێدی خۆیان. Welatiyên girê spî koçber bûyî û li kampên koçberiyê belav bûyî li benda vegerê ji bajar û malê xwe rane. Gow li kampên koçberiyê di jiyaneke dijwar re derbas bin û bi tenê li ser hêviya vegerê jiyan dikin. Walla em dixwazim vegerin welatê xwe, ma ku hûn dibine malê meran. Yani ku baran tê zarî megî dişiqin. Ji dengî baranê û ji dengî tavan û ji dengî ew ma bîne xaniya dibe. مال ملکê me gîçû erdê me çû yani em li pê vê rizê û vê maûnê vê ew ê mane. Tu carî em sebî rizê û maûnê ew namin em cibarî mane. Em dixwazin Kurd gî bi yek bê, em destî xwe bi hev din, em li pêş dijmin bisekinin. Em lêvî em dixwazin em vegerine welatê xwe. Yani ji welatî me pê ve şîrîntir. Tevî ku li kampa girê spî hemû pêdiviyên koçberan tene bi dest xistin, li tu caran jiyana koçberiyê wek jiyana wan li ser axa ewlê dijiyan nabe. Ku gelek cudahî di navbera jiyana li kampê û li girê spî heye. Ku koçber niha bê kar, war û malin û rûniştine li benda çareseriyekê ne. Kampa çi qasa ku alkarî xwe pir bin jî û yardimî tê de hebe jî nolî gundê meran û bajarê meran nabe. Ji ber em bêjin li gund her malbatekê tewî kêm سه چهار خانی خواه بون تیدا هم بیجن حیاتا خواه سلامتی خواشی در باز دکرن خانی زارن جهه بو این مزنان جهه بو خانی تلویزیون جهه بو لوه داره هم بیجن گی چادر کتانه تیدا هم مطبخه هم جی خوارنه هم جی ششتنه هم جی رشکاندنه زحمتی زیده تیدا هی یعنی چه قاسا که آلیکاری خواه بیجی یارمی خواه رند بیجی اما نولی باجار مران ولات مران نابه Zêdeyî saleke li ser koçberên girê spî re li kampên koçberiyê derbas bûye û li şûna wan erebên hawirda hatine bicihkirin. Ku li gor te xuyakirin tu vegera koçberên girê spî di demeke nêz de nayê dîtin. Rêberkolo, Dengê Amerîka, kampa girê spî. لەگەڵەوەشدا کە چەند ساڵێکە شەڕی دژی تێرۆریستانی دەوڵەتی ئیسلامی هەم لە عێراق و هەم لە سووریادا کۆتایی پێهاتووە، بەڵام زۆرێک لە ئاوارەکان نایانەوێت لە ئێستادا بگەڕێنەوە زێدی خۆیان، وەک پەیامنێری دەنگی ئەمریکا ئاماژەی پێدەکا هۆکارەکەش دەگەڕێتەوە بۆ گرفتی ئابووری و هەروەها نیگەرانی ئاسایشی. ئەمڕۆ کە دەکاتە 18 دیسەمبەر لەلایەن نەتەوە یەکگرتووەکانەوە بە ڕۆژی نێونەتەوەی کۆچ و کۆچبەران دیاری کراوە. لەم چەند ساڵی ڕابردوودا بەهۆی جەنگی چەند ساڵەی داعش لە عێراق و سووریادا ملیۆنان هەوڵاتی عێراقی و سووری خاکەکەیان جێهێشت و ناچارکران کۆچ بکەن. گەرچی چەند ساڵێک بەسەر کەوتنی داعشدا تێپەڕیوە، بەڵام هێشتا سەدان هەزار ئاوارە و پەنابەر لە هەرێمی کوردستانی عێراقدا هەن کە لە بەرهۆکاری ئەمنی و ئابووری ناگەڕێنەوە زێدی خۆیان. لە یەکێک لە گەڕەکە هەژارنشینەکانی شاری سلێمانیدا کە بەشێک لە کۆچبەرانی تێدا کۆبووەتەوە سەردانی خێزانی شاهینمان کردووە. ئەوان خێزانێکی قامیشلۆن لە سووریا و لە ئێستادا نیشتەجێی سلێمانین. اقتصادی لە سووریا گرانیەک پیا بووە عەقلانیە، یعنی ئەوەی کەس و کاری لە ئەوروپا یان لە تورکیا یان لە عێراق لە هەرێمی کوردستان نەبێ یارمەتی ئەو کەسانە ناتوانن ژیان لەوێ ناڕوە، زەحمەتە. آخر گرانبەهایەک زێدەیە، يعني مصرف كان بو زيادة بويا، يعني بري مثلا مالك ياك بشغل يا بس يوي هيفي قشي بكر انا نولي يعني تهيفي قشي بشغل تيراتنات ود في خانيته ود في مستقبل زحمة بوي بشكي واستقرار تنا استقرار كامل.
لەگەڵ ئەوەی کۆچبەران باز لەوە دەکەن کە هێشتا زێدی خۆیان ئاوادان نەبووەتەوە و ناتوانن لەوێدا بەردەوامی بە ژیان بدەن، باز لەوەش دەکەن کە هاوکاری ڕێکخرا و ناوەندەکان بۆیان کەمی کردووە و وەکو جاران ئاوەڕیان لێ نادرێتەوە. هیچ یارمەتی بۆ ئەم پەنابەرەی سووری نەماوە، منەظەمات و ڕێکخرا و وەکو UN و ئەو شتا هیچ نەماوە. یعنی پەیدا ئەبێ هەندێک شت هەنە مساعدات، ئەوەش یعنی هەر نیزامێک شتێک نییە. سەیرەکە لە بەکرەجۆ 45 عایلەی سووری هەنە، 45 فۆرمەن. هەندێک خەڵک مساعدات وەرەگرن پێویستی بۆ مساعدات نییە و هەندێک خەڵک هەنە بیوەژنن یان نەخۆشن یان نەفەرەکانی ئەو عایلە زۆرن هیچ وەری ناگرن. بەهۆی جەنگی داعش لە عێراق و سووریادا ملیۆنان هاوڵاتی عێراقی و سووری ئاوارە بوون و بەشێکیان بۆ ناوچەکانی تری وڵات، بەشێکیان بۆ وڵاتانی دراوسێ و بەشێکیشیان بەرە وڵاتانی ڕۆژئاوا و بە شێوەی نایاسایی کۆچیان کرد. ڕێباز مەجید، دەنگی ئەمریکا، سلێمانی. لە ئوردوگای بەردەڕاژ لە هەرێمی کوردستانی عێراقدا لەگەڵ کار و ئەرچی ڕۆژانەی خۆیاندا ژنان کاری تریش دەکەن بۆ دابینکردنی بژێوی بۆ خێزانەکانیان. 2 سال دەرباز بوون و پەنابەرên Kurdên Sûriya li kempa Berdereş li Bakurê Rojhilatê deşta neynewat niştecêne û heta nûke mafê penaberiyê newergirtiye. Di nava evan penaberan da gelek jin hene mêrên wan hatîne kuştin li Sûriya yan jî canê xwe ji dest daye û zaroyên wan bêbab mayne. Ev jine ji neçariya xwe bi rolê dayîkê û babê radibin. Çîroka du bîjinên penaber di evê raportê da bo hewe diyar bikem. Hena temenê wê 36 salin û 4 zaroyên wê hene û mêrê wê canê xwe ji dest daye. Lê ev jine sererayî derdê xerîbiyê bi rolê babê jî raboye û da ku zaroyên xwe xudan biket. خودی از صبیرا دبم از درم مثلا دریه دکانه خواهد کم از دور خواه باقش دکم مثلا از درم نانی خواه تینم نانی خواه والوی دینیزی که از درم نان تینم و از دوی دریه دکانه خواهد کم یا گز غرادش مر لازم از بر درم سوکه مثلا غراد تینم جبو مالی تشتکی کمی مال به از درم تینم و استیم يعني أبا شغلي مالي مثلا دكانة من الصبح حتى يباري البربي دكانة وبزارو كي خوفا مرد كي ببينن جي ما خوش كن مجبي حالي دركن ما ببين جي كي خوشتر مثلا جبي عيشتي إنه كونن هم باكونا دركبن يعني مجبر ببن وقتي أزو بازارو كان أمش فازن إنه أم استقرار ببن يعني أمش باراني جب عاصفة يجبروا له أم تخازن وقتي خاني ماشي أم مرتاح ببن انو اف زارو كيمه هورن بي بافن استنيم اسبيركك نخوشم از دكفم رندا دیکا 4 کوڕایە و mêrê wê hatiye kuştin û bi çavên girî û dilê xemgîn behsa çîroka xwe diketin û ka çawa jiyana xwe di nava kempê da diborînît. ما حياتا خو سر زارك خو كير ابنها سالي زلامي من وفات كريه از جبو زارك خو ام مستعدم از حياتا خو قشي بدم زارك خو از ان كم دسم دركبه از زارك خو بكم يعني از هاتم في دكام زارك خو جوي دكا خلاص كر جبوك از زارك خو بعيشين به هلکفتا روژا جیهانیا کوچ و کوچبران رندا دخازید جیانا کوچبران لهریم خوشتر لی بهتن و ریکخراوین نیف دولتی پتر هاری کاریاوان بکن. يعني استخوازم دنگي خواه بدم حمك كسي قلمقو هدار بكن انه مساعدة ما بكن انه بتشككي يعني ام هاتن ما خوافيتي فيدكا يعني ام الفيدكانه ام تخوازن مساعداكي ام تخوازن انه آلي كاريكي بمر بكن. پنابر له هر جهکی بیتن خما سرکی ولاتیویه هر دم لبندا اوی روژیه جارکا دی وگریته همبیزا ولاتی خواه بله نمونن وکو اوان هر دو جنان خما وان نبتنه دیرکتنه جه ولاتی خواه بلکو خما هر مزن اوه زاروین وان بی باب و مزن دبن. کاو عمر دنگی امریکا دشتا موصل. بەپێی ئامارەکانی ڕێکخراوی جیهانی کۆچبەران زیاتر لە 270 ملیۆن کۆچبەر لە جیهاندا هەن.
خێزانێکی خەڵکی شاری کوردنشینی عەفرین لە ساڵی 2015ەوە لە ستانی نیوجەرسی لە ئەمریکا نیشتەجێ بوون. پەیامنێری دەنگی ئەمریکا سەردانی کردن. هەمووی ماڵێ خواهێشتن و تشتێ خواهێشتن و گوچبەر بین دەرکەتن gelekî zor e. Ji destpêka dîroka mirovatiyê vir ve koçberî û penaberî ji ber sedemên wek aborî, civakî û polîtîk heta van rojan berdevam bûye. Koçber ji bo jiyaneke baştir cih û warên xwe li pişt xwe dihêlin û dikevin nav rêwîtiyekê. Em jî li Amerîkayê de eyaleta New Jerseyê da li rastî malbateke Kurdên Efrînê hatin û me guh da çîroka wana koçberiyê. Em ji Efrînê derketin, me hemî tiştê xwaheşt em derketin, malê xwaheşt. Birayê min li hemî werin. خواهم یک لو داره اما یعنی زوره برای من گرتن دجارا پرا دان در کتن جیانا من ور باشه زارویم درن مدرسه و کلیتین اما سوره و کلت نبو ندچون ادریس واکاشی بحثا دجواریا کوچبری کر و گوت کو دایک و باوی وی لافرین مانه و او نکاره سردانا وام بکه شبو دس مشكلة العفريني تشيبونا دس مشكلة سوريا دركتنا دس بيكي بتاني هاتم بشتي من مقاهي وان شيكرن ميجريشن بشتي من صالك هاتم صاروا كده ما هو قال خوشة ورفقر واري خا عفريني ناف دايك بابي خا دايك بابي ما بتاني ما أنا عمري بابي من نا بو حشتي صار دايك من حفتو شارتر يعني عمر مازن نخاشن تشتن جرى لازما يعني إن ساعة نادية لي بكم قال لك زوري يعني جمن از فقر مهرم عفريني يك زور أنا كنت كابل سوريا هذا جيج دس نهاد ترك تدانا وداعشي تدانا جمیل کودنا واسه زاروکان دا یه هری مزنه دبیجه امریکا سدی ست جبو وان باشتره او ها دوام دکه. America is so much better. امریکا جبو ما پر باشتره و از خوا باشتر حز دکم. ام لبر هر تم دکارین جهازین الکترونی بدست بخین و پتر بکار بینین. تولاشی بالک شانسر درفتین نا امریکای و گوت کو او ده همان دمیدا بیریه حوالین خوین روالت چی دکه. Yes, I do see a difference. Like خانیان لویرت خراب نینن و امج در ونان وین وکی ولاتین دی. لویره گلک کسکاتی و داروبار هیا و از گلک حاجت گم. من لولات خونت کاریاب چما خواندنگه لویره ادشم و از فلیچ دید نود بم. از بریا حوالن خوین ولاتی دکم و دیگامجی بریا حوالن خود گد. لگور زانیرین ارگانیزاسیون نامنتوی جبو کوچبران د دنیای ده هجمار کوچبران ج 270 میلیون کسان زده تره و هر کودچه اف هجمار زده به. د سال 2000 دا نتوین یک بوی 18 قانونا پیشین وک روجا کوچبران آ نامنتوی پجراند. سینان تونچتمیر دنگ امریکا نیو جرسی. تا کورد کۆنێکشنی ئایندا هەر لە خۆشیە جێتان بێڵین.